خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ لەگەڵاو کارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. دۆخەکە بەرەو گۆڕانکاری زیاتر دەچێ و سەرەداوەکانی گۆڕانکاری زیاتر دەردەکەون. هەرێمی کوردستان لە بەردەم ئاڵۆزی و گۆڕانکاریدا بە جۆرێک کە لەگەڵ بەغدا کەوتۆتە یعنی قەتعکردنێک لە پەیوەندی ڕاستەوخۆ ئەوەی تا ئێستا هەیە پەیوەندی و پەیامە لە ڕێگەی نوێنەری وڵاتانەوە. خەڵکی هەرێمی کوردستانیش بێموچەن ئەو گۆڕانکاریانەی کە بۆ عێراق گرنگن کە تێیدا هەرێمی کوردستانیش دەگرێتەوە چین و ئەو گۆڕانکاریانەی لە دەوروبەری عێراق ڕوودەدەن کامانن. بەتەنانەت بە هەرێمی کوردستانیشەوە کە ماوەیەکی زۆرە لانی کەم 6 مانگێک کە باسی گۆڕانکاری دەکرێت و گۆڕانکاریانە چین. هەموو ئەوانە ئەم شەو لە پانۆراما تاوتوێ دەکەین بە میوانداری بەڕێز ئەحسان مەلاعەلی ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی ئیسلامی کوردستان. مامۆستا بەخێر بێ. سەلامەت زۆر سپاس بۆ ئەحتراممان. ئەمەوێ سەرەتا لە دیدگای جەنابتەوە ینی پانۆڕامایەکمان پێ بڵێ دەربارەی دۆخی ئێستا هەرێمی کوردستان بە تایبەتی پەیوەندی سیاسی و داراییەکان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد. طبعا بداخەوە هەرێمی کوردستان لە هەموو ئەم ساڵانەی کە ڕۆشتووە بەڕاستی نەیتوانیوە تا ئێستا کە یەک هەڵوێز بێت و نەیتوانیوە یەکدەنگ بێت و نەیتوانێت ناو خۆیان تەبایەکی وا دروست بکە کە بە یەک زمان بە یەک قسە لەگەڵ هەموو هەم چواردەور و هەم لەگەڵ بەغدایشتا بدوێت. بەداخەوە ئەمەش دەگەڕێتەوە تەبعاً بۆ غەڵەتی زۆرینەی زۆری ئەو سیاسیانەی کە ئەمڕۆ کار بەدەستن لە کوردستان هەر کەسێش بە قەدەری خۆی مەسئولیاتی لەسەر شانە بەرامبەر ئەو وەزعی کە هاتۆتە پێشەوە. طبعاً یەکێ لەو خاڵانەیشی کە ئێمە نەیشارینەوە کە زۆر تەئسیر گوزارە لەسەر وەزعی هەرێمەکەمان وڵاتانی دەوروبەر و ئەقلیمیە. ئێمە لە هەموو ئەم ساڵانەی کە ڕۆشتووە نەمانتوانی وەی یەک گوفتار بین حتا لەگەڵ وڵاتانی ئەقلیم لەگەڵ بەغدادا تەماشاکەی مەسەلەن لەوانەیە چەند حیزبێک علاقەی باش بوو بێت چەند حیزبێک بە دژ حساب کرابێت کە لە حەقیقەتە نەئەبوایەوا بێ. ئێمە وەکو میلەتێکی کە هەڵەبجەمان بەسەر هات ئەنفەلمان بەسەر هات ئەبوایە دەرسێک وەربگیرایە بەڕاستی لە هەموو ئەو نەهامەتیانەی بەسەر ئەم میلەتا هاتووە. ئەبوایە بە یەک گوفتاری ئێمە لەگەڵ تورکیا قسەمانم کردایە بە یەک گوفتاری لەگەڵ ئێرانە قسەمانم کردایە بە یەک گوفتاریش لەگەڵ بەغا قسەمانم کردایە. ئەو وڵاتانش کە ئەزانین یەک گوفتاری نییە زۆر ئاسانە هاتنە ناوەیان بۆ ناو هەرێمی کوردستان و ئەو شپرزەیەی کە ئیمڕۆ ئەبینرێت لە هەرێمی کوردستانە ئەوە کاریگەریەکی زۆری لەسەر هەم وەزعی هاوڵاتیان دروست کردووە هەم وەزعی سیاسی و پێگەی سیاسی هەرێمی کوردستانیش بەداخەوە. لەبەرەوە تا ئێستاکە تەماشاکەینەوە لە مانگی دەوە هەتا ئێستاکێ انتخابات لە کوردستانە کراوە لە هەرێمی کوردستان تا ئێستاکێش خۆمە خەتای ئەگەر خەتای خۆمان نەبێ خەتای خەڵکی تر نییە. تا ئێستاکێ پەرلەمان دانیشتووە نەسەرۆکاتی پەرلەمان دانراوە ئەم حکومەتەش حکومەتێکی ڕێبەرەکەرەوە مەسەلەن بەڵام تا ئێستاکێ حکومەتی تازە دانەمەزراوە کە ئەمەش ئەوانەی کە دۆستن بەڕاستی ئێمە زۆر جار کەچین وڵاتان دۆستان کە قسەت لەگەڵاکەن جێی نیگەرانیە ینی بەلایەنەوە سەریان سڕامێنێتەوە گەر انتخاباتێکە کردووە جارێک پێش هەموو شتێک لە زۆربەی وڵاتانە انتخابات دەکرێت سەعات 6 کە داخرێت سەعات 6 و 6 و 4 6 و نیو خەڵک نەتیجەکە ئەزانێ بەڵێ. بەڵام ئێمە لەگەڵەوەی کە انتخاباتێکی نەزیه نییە لە کوردستانە تا ئێستاکە لە عێراقی شاتەبەن بەو شێوەیە بەڵام لەگەڵ ئەوەی شا بەو شێوازەیەش میکانیزمەکەی دوای انتخابات تەماشاکەی ئیلا بێمە بۆستین هەتا ئەو وڵاتانە ئیتیفاقەکەن تەئسیرگوزاری ئیتیفاقی ئەو وڵاتانە ئەنجا ئەبێتە هۆی ئەوەی لە لای ئێمە حکومەت تەشکیلە بێ پەرلەمان تەشکیلە بێ کە ئەمە شتێکە بەڕاستی هەچ میلەتێک ئەگەر بیەوێ بەرەو دەوڵەت بوون بڕوایە بەرەو ئەوە بڕواکە ئیکتیفای ذاتی خۆی هەبێ یا بەرەو ئەوە بڕواکە میلەت دڵی پێخۆش بێ بەڕاستی ئەو ئەبوایە لەو قۆناغانە ئێمە دەرچووینایە. بەڵام بەداخەوە تا ئێستاکێش بەڕێی من تا ئێستاکێ بۆیە پەرلەمان دروست نەبووە لەبەرەوەی کاریگەری وڵاتی تورکیا و کاریگەری وڵاتی ئێران لەسەر سیاسەتی هەرێمی کوردستان هەیە تا ئێستاکێش و من بەڕێی ئێمە لەبەرەوەی کە
لە ئێستادا گفتوگویەک هەیە لە بینی جمهوری ئیسلامی و ئەمریکا ئەوە چەند مانگێکە دەستی پێ کردووە من لەو باوەڕام هەتا ئەو گفتوگوانە بە یەک لا نەکەوێت نە پەرلەمان نە حکوومەتی هەرێمیش دروست نابێت و بۆچوونی من هەر لە یەکەم جار وا بۆەوە ئێستا ئێستاکێش بۆ بە ئەمری واقع هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەو وەزعە طبعا لەو لاوە ئێمە گەر تەماشا بکەینەوە تا تورکیا هاتۆتە ناو خاکی کوردستانەوە و زۆر لەو لادیانە حتا خەڵکی لای خۆمان کە جێگەی ئاژداد و ئابادیانە بەڵام چونکم سەروەری نییە هەر ناشتوانێت پێی بڵێەوە بۆچی هاتوویت بۆ نمونە لەبەرەوە ئێمە نەستەروەری خاکمان هەیە نەستەروەری سیاستمان هەیە نەستەروەری ئیستیقلالی قەراری سیاسی خۆمانمان هەیە ئەمەش بەڕاستی جێی نیگەرانی ینی سە تۆ حتا ئەگەر دۆستیش هەبێ دۆستیش زۆر بێ بەڵام ئەگەر تۆ خۆت بە عملی خۆت نەیە خۆت نێیت ئێمە مەسلەیەکی کوردی کۆن هەبووی وەگەر تۆ بە دەستی خۆت سەری خۆت نەخورێنی کەس ناتوانێت سەرێ بخورێن ئەمانش ئێمە نابێ هەموو جارێک ئێمە ئاسانترین شت ئەوەیە ئینسانی هەچ کەسێک کە فەشەل بێنێ لە شتێکە کە دائیمەن یعنی چواردەورەکەی خۆی تاوانبار بکە بەو فەشەلەی خۆی ینی ئاسانترین شدەوەیە هەمیشە بڵێ خەتای فلان بوو خەتای فلان بوو خەتای فلان بەڵام هەرگیز نەڵێ خەتای خۆم بوو بەداخەوە ئێمەش تا ئێستاکێ هەمووی هەرەوەیە ینی هەمووی خەڵکێکی تر تاوانبارەکەین بەڵام لە ئەساسا خەتا گەورەکە لە خۆمانە خەتا گەورەکە تا ئێستاکێ زۆر هەنگاو هەیە نەمان ناوە ئەو وەزعی کە ئێمە هەمان بوو زۆر وڵاتی بچوو بوون بە وڵات بەقەدر ئێمە ئاوا بۆ حاڵەتە ینی ئەوەی کە هەرێمی کوردستان ئەو تایبەتمەندی هەبوو نەیبوو بوون بە دەوڵەت تەماشا ئەریتیریا کە ئەریتیرا ماوەیەکی کەم بوو بەڵام دوایی بەرەو دەوڵەت بوون ڕۆژ بوو بە دەوڵەت ئێمە سەیس مقاوماتێکمان ئێمە خۆمان نەمان هێشتۆ مقاوماتمان هەبێ ینی خۆمان تەبانین ئیستا بۆ نمونەتەوە تەماشاکەی تا ئێستاکێش بە عقلیەتێکی زۆر خێڵەکی بە عقلیەتێکی زۆر دوور لە سیاست بەڕاستی سیاستەکەین بۆ نمونە هەر دەرز وەرناگرن لە وڵاتانەی چواردەور هەموو دنیا بینی ترامپ لەگەڵ بایدن چۆن قسەیان بەیەکەوە چۆن هەموو شتێکیانەکە بەڵام دوایی بینیمان کە ئینتیخاباتەکە کۆتایی هات ترامپ و سەردانی بایدنیشتی کرد و لە ئەحواڵیش پرسیە و شتەکەش کۆتایی پێهات بەڵام ئێمە شتەکە بەرشەخسی وەرەگرن ینی تۆ زۆر جار هەیە بۆ نمونە لە ئینتیخاباتە لەوانەیە تۆ دوو حیزبی جای تۆ گەر جیابیر نەکەیتەوە خۆ بێ یەک حیزبی یعنی زۆرێ بە تەبیعی وەری بگری من ئەبێ وەکو بۆ نمونە من کە حیزبێکم من اعتیادی وەکو تۆ بیر نەکەمەوە یاکو حیزبانێکە وەکو تۆ بیر بکەمەوە بێ من بێمە حیزبەکەیتەوە لەبەرەوە بێت زۆر بەلا تۆ سروشتی بێت ئەم حیزبانە لە کاتی ئینتیخاباتە یا مەسەلەن تۆ لە هەڵمەتی هەڵبژاردنە هەنێک گفتوگۆکرێ هەنێک قسە ئەکرێ بەڵام ئینتیخاب تەواو بوو ئەبێ شتێک هەبێ پێی بڵێن ئەمنی قەومی لە ئەمنی قەومیات تۆ بێ یەک بیە بێ پشت یەک بگری بۆ نمونە ئێمە زۆر شت ئەو وڵاتانە تەماشاکە مەسەلەن کە شەڕی عێراق هاتە پێش وەختی خۆی حزبی عومال لەگەڵ حزبی محافزین لە بریتانیا یەک هەڵوێست بوون ئیستەیش ئەمریکا کە خەتەرەی بێتە پێشەوە هەردوو حزب دیموکراتی و جمهوری یەکێکن نازان بەس لای ئێمەیە دوای ئینتیخاباتیش تا قەرەی قیامەت ئەوەی کە لە شتێکی پێوتوێ بەسن لە ئینتیخاباتە لە دڵی دەرناچێت ئێمە دوورە لە سیاسەتە بەڕاستی دوورە لە کاری ئەمە زۆرێکە لەش وڵا لە عشاریشە سوڵح بەڵێ لە هەموو شوێنەکەیە بەداخەوە بەڵام ئەم عادەتە خراپە تەسیرێکی زۆری کردووە لە وەزعی سیاسی لە هەرێمی کوردستانە بۆ ئەوەی ساکێ هەر ئەوە وای کردووە کە ئێمە تەبانین یەکنین هەر ئەوە وای کردووە بۆ نمونە ئەو وڵاتانە بێن هەر زۆنی و هەر لایی و وڵاتێک بێت قسەی خۆی تیا بکە و جا کێشەکەی ئێمەش بەڕاستی لە حاڵەتێکی زۆر خراپمان هەیە ئێمە سیاسەتی ئێمە لەم وڵاتانە وا ئەزانێ ئەگەر بە دۆستای یان ئەگەر سەلام عەلەیکە دەگەڵ جمهوری ئیسلامی کرد بێت دوژمنی تورکیا بی ئەگەر سەلام عەلەیکە لەگەڵ وڵاتێکا کرد بێت با بەمە حەقت چێ بەسەرەوە وڵات ئەگەر بەرە وڵات بوون بڕۆی زۆر ئاساییە عەلاقەت لەگەڵ ئێرانیشا باش بێ لەگەڵ تورکیاشا باش بێ لەگەڵ وڵاتانی ئەوروپیشا باش بێ ئێمە بەش بە حاڵی خۆمان زمانێکە بزوتنەوەی ئیسلامیش بووین زمانێک کە لەوانەیە بڵێم جمهوری ئیسلامی لەگەڵ سعودیا بینی زۆر خراپ بوو ئێمە چین بۆ سعودیا ئەچین لە ئێرانیشا بوو مەقەڕاتمان لەگەڵ ئەوروپیەکانیشا عەلاقەمان باش بوو لەگەڵ زۆربەی دەوڵەتی ئیسلامیەکانیشا عەلاقەمان باش بوو عەلاقەتی تەندروست ئەوەیە کە تۆ ئەو ئیستیقلالیەتی قەراری خۆت لە دەست نەدەیت نابێت تۆ ئەبێ خۆت لەوە بە گەورەتر بزانی جەبهەگیری بکەی خۆت بخەیتە پاڵ وڵاتێکی ئەقلیمی دائیمەن وەکو دەڕاستە وڵاتەکەی تر ئەوخوات دائیمەن یاگەر هەردووکیان مەسلحەتێک کۆی کردنەوە بە هەردووکیانەوەیان لە تۆدەن لەبەرەوە بەڕاستی تا ئێستاکێ ئەو جۆرە سیاسەتە بەداخەوە
کە لە منطقەی ئێمە و لای ئێمە پەرباکرێت سیاسەتێکی زۆر چەوت و هەڵەیە لەبەرەوە هەر ئەوەش وای کردووە کە حەد و حدودێک نەبووە بۆ وڵاتانی چواردەور هەر هەمووی تەماشاکەی زۆر ئاسایە تەدەخل بکە لە ژیانی سیاسی یا لە لەسەر تاکی هەموو تاکێکی ئەم هەرێمی کوردستانە لەبەرەوە زۆر پێویستە ئێستاکێ منطقەکە بە زۆر زروفێکی تایبەتە ئەڕوات و ئەگەر ئێمە یەکگوتار نەبین ئەگەر یەک هەڵوێز نەبین ئەگەر یەک قسە نەبین ئەگەر براو تەبا نەبین ئەوەشمان کە هەیە لە دەستێتێ ئەو مەترسیە هەیە ئەو مەترسی هەیە لەگەڵ ئەوەیشا حەزەکەم بۆش بزانم لەگەڵ ئەوەی کە ئەو مەترسیە هەیە تا چەند ساڵی تر تۆ هەڕوود نایە باسی چۆنەڵی قەومیەت و باسی ئەم شتانەش بکەیت بەڕێک ویستەمەوە پرسیارە بکەم مامۆستا ئێستا موچەنیە ئێمە تێنەگەیشتون هەڵبەت مەسەلەن خەڵکمان نەتوانێت قەنەعات پێ بکەین کە بەڕاستی ئەم بابەتە پەیوەندی بەوەیە کە ئێمە داهاتەکان ئەمەش بابەتێکی داراییە هەڵبەت بەڵام ئێستا هاتووینە سەر ئەوەی کە ئەم بابەتە پەیوەندی بە قەومیەتەوەیە پەیوەندی بەوەیە کە عەرەب دوژمنی کوردە بۆیە نانی ئێمەیان بڕیوە ئەر بەڕاستی ینی بەڕێستان وەکو کەسایەتێکی سیاسی دۆخەکە ئەوەیە مەسەلەن بەهۆی قەومیەتەوە ئێمە وامان لێکرێ نەخێر بەهۆی چەوتی سیاسەتی خۆمانەوەی تۆ نابێ هەموو جارێ ئەوان تاوان با بکەیت چونکەم ئەگەر تۆ حتا وەکو حەقیقەتێکیش تەماشای بکەیت ئەو وڵاتانەی کە کورد تایە هەر لە عێراق بگرە هەتا گاتە تورکیا تا گاتە ئێران وەزعی ئەو وڵاتانەی کە عەرەبی تیا بۆ لە وڵاتەکانی تر باشتر بوو منەوە نەبێ شتێک بڵێم کە دیفاع بکەم لە هیچ کەسێ من تێڕوانینێکی تایبەتی خۆم وەکو حەقیقەتیش باسیەکەم بۆ نمونە حکوومەتی عێراق بە دەستور حکمی ذاتی داوە بە کورد لە 1970 بە دەستور یان دەستوری عێراق حکمی ذاتی داوە کە عەرەبە وڵاتێکی عەرەبی بووە بەڵام ئەم مافە تەماشاکەی لە تورکیا و لە ئێرانەوە جوودی نییە ئەمە یەک دوو ئەگەر حتا بە ڕیزبەندیش تەماشای بکەیت ئێمە کاتی خۆی هەموو دنیا زانێ حتا تەلەبەی کوردمان هەبوو بێ لە بەغا ئەگەر ئەوانەی کە تۆزێت تەمەنێکمان هەیە ئەزانین باوەڕ بکە کام ئایلەی گەورەیە ئەگەر داخوازی بکردە ئەنەوە کوردەوە کورد بە شەرەفە بێنێ من باوکم لە کاتی دوای 1970 نەفی بووە لە فەلوجە و لە ڕوومادی و لەو جێگانە یعنی بەقەدەر کوردستان ڕێزیان لێگرتووە کەس نەیتووە حاڵی حسابێ ینی ئەو نەزع قەومیە نییە بڵێن نەخێر حتا ئەگەر هەژبێت لە هەموو شوێنێکە هەبێت کەمینەیە ینی بەڵام وەکو وەزعی نەشۆتە ناو سیاسەت و مەسەلەن ئێستا خەریکن ئێمە ئەبێ وا بەڕاستی وا بە خەڵکەڵێن ئەبێ ئەو بابەتە پەیوەندی بەوەوە هەیە کە ئەمە هەموو کورد بڕژینە سەر شەقامەکان واژوو کۆ بکەینەوە بڵێن ئەمە عەرەبە دژی کورد خەڵکیشمان قەنەعات بۆ پێ ناکەن ئێمە ئەبێ شتێک شتێ بیزانین واقعەکە وەکو خۆی بخوێنینەوە من بەڕێی من سیاسەتی ئەم وڵاتانەی چواردە و تەئسیر گوزارە لەسەر ئەو مۆزوعی موچە لەبەرەوە ئەو شتانە ئەگەر تۆ ئەتەوێ بە تایبەتی لە ئێستادا کە منطقەکە بەرەو تەشەن و جەڕوا من لەو باوەڕام ئەگەر جەنابی کاک مەسعود بێت کاک باڤڵ بێت ئەگەر وەفدێک تەشکیل بکرێت وەفدی حیزبی نا لە هەموو کەسایەتیەکانی تر بۆ نمونەوانی کە ڕێزدارن لەوێ لەو منطقە تەنسیقێکیش بکرێت لەگەڵ حتا جمهوری ئیسلامی لەگەڵ هەموو لاکانە ئێستا لەبار بێ لەبەرەوە من لەو باوەڕام حتا جمهوری ئیسلامی حەز نەکا کێشە لە کوردستان و لە عێراقا هەبێ ئێستا لە ئێستادا لەبەرەوە لەوانەیە لە ئیستاە زۆر باشتر بێ هەتا هەفتەیە لەمە پێشویست هەتا ئەو وەزع لەبەرەوە چی بکرێ مەسەلەن وەفدێک بە تەنسیق لەگەڵ ئەو وڵاتانە قسە لەگەڵ ئەوانش بکرێ بچێت لەگەڵ بەغا قسە بکات کێشە ئێمەوەیە تا ئێستاکێ هەموو کەسێک جاڵێ هەموو کەسێک ئاسانە خۆی بک بە ساحێبی بەڵێ جاوە وەختی خۆیڵێ لە پیاکیان پرسی وتیان سەلاحەدین چییە؟ ئەڵێ سەلاحی هەمومان مسلمانین بە باسی یەکتری نەکەینەوەمانە و هەمومان مسلمانین جا هەر ئەحمەد شەوقیە طبعا ئەحمەد شەوقی شاعیرێکی ئەمیری شاعر کوردە جا قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێ ماذا لەو خەسیرە سەلاحەدین ئەڵێ چۆن بوو ئێگەر سەلاحەدین بیدۆڕانایە ئەڵێ لە کانە خائینەن کوردیەن کوردێکی خاین بووە ئەم شەڕی دۆڕانەوە ئەمەیش تەماشاکەی زۆر جار تەمانەمانە هەمووی تەنسیقی وڵاتانی ئەقلیم بۆ زۆر جارکە کێشە دروستە بوو حەلەکەیشی هەردووکی هەم
هەم کێشە دروستکردنەکە وڵاتی ئەقلیم دەستیتیا بوو هەم حەلەکەیش وڵاتی ئەقلیم دەستیان ینی مامۆستا گەشتنەوە قەناعەتێک کە مەسەلەی موچە کێشەیەکی سیاسیە بەڵام سیاسیەکە خەتای ئێمەشی تایە و بەغاشی بەڵێ یەکەم طبعاً ئێمەش ڕەنگە هەندێک زموزۆڵی بەڵێ ئێمە زۆر ئێمە پێمان باشە دائیمەن ڕاستە ئەمڕۆ بەداخەوە لە هەموو دنیاە ڕازگۆیی زۆر کەم بۆتەوە بەڵام ئینسان هەمیشە بە ڕازگۆیی باتەوە من لەو باوەڕام ئێمە وەکو میلەت لێرا بین زۆر تەبیعیەتەوە بەڵام زۆر ینی ڕازگۆ بین لەگەڵ چواردەوری خۆمانە لەگەڵ وڵاتانی ئەقلیم لەگەڵ دەرەوە لەگەڵ دراوسێ لەگەڵ هەموو کەسێکە ڕازگۆ بە ینی زۆر تەبیعیە کە بەو ڕازگۆیی ئەیبیتەوە بۆ نمونە نابێ ئێمە هەمیشە ئەگەر زروفێک گۆڕە یەکسەر ئەو زروفە واو لێ بکات تۆ نەوعە هەنگاوێک بنەی دراوسەکە وابزانێ ئەو هەنگاوانە تۆ دژی ئەوەنەیت لەبەرەوە ئەو دراوسیانە بەشی کەسی پێنەمێنێ بەشی تۆی پێماوە لەبەرەوە ئەو هەنگاوانە سیاسێکی عاقڵ نانی کاتە ڕاشکاو بین لەوانەیە مە هەنگاوێکمان نابێ بەدڵیێرا نەبوو بێ لەو بەڵێ بەتەکیید بۆ نمونە حتا گەر ئێشی نەیت بۆ زۆر تەبیعیە بڵێ کاک ئێمە بەرژەوەندی میلەتەکەمان وایە ئەم هەنگاوانەین بەڵام ئەمانە دژی تۆ نین دژی ئێوە نین دژی ئەمنی قومی تۆ نییە ئێمە ئەمانەیە دراوسەیەکی باش بین ئێستا بۆ نمونە زروفێکی زۆر من هەر یانیۆکو خۆمان ئێمە میلەتێکین زۆر دەربەدەریمان دیوە هەڵەبجەمان دیوە کیمیابارانمان بینیوە ئەنفالمان بینیوە بەڕاستی زۆر ناخۆشە بە تایبەتی ئێمە ئەم وڵاتانی ئەم دراوسیانەمان هەمویان بەقەدەرێک ینی بە نیسبە و تەناسوب باش بوون درگایان لێ کردوینەتەوە بە تایبەتی ئێمە ئەم منتیقی خۆمان جمهوری ئیسلامی درگای لێ کردوینەوە میشە لەبەرەوە ئێمە نابێ حەز بکەین هیچ ملەتی لێ بخەومێ لەبەرەوە تۆ گەر خوا نەخواستە دراوسێکە و ئاگەر بیگرێ ئەو ئاگرە تۆ ژەگرێتەوە ینی وان نەزانی ئاوادانیشی بە دیاریەوە ئەو ئاگر ئیسووتێنێوتە تۆ هەڵپڕکێشای بەڵێ تۆش بۆ دێت ینی تۆش ئەفەوتەیت لەو مۆزوعە لەبەرەوە ئێمە وەکو خەڵکێکی لێ قەوماو نابێ قەت پێمان خۆش بێ دوایەوە دووە بێ بزانی بەدیلەکە چییە ئێمە تا ئێستاکێش بەدیلێکە هەبێ ئەسڵەن ئێعتراف بە کورد ناکە ینی هەر کوردی پێ هیچ نییە ئێمە کاتی خۆی کە پێشمەرگەش بووین تا پێشمەرگەی ئێمەش و برادرانی یەکێتی نیشتیمانی لە منتیقەی گەرمیانە مجاهدی خەڵق پەلاماری هەدان پەلاماری مەقەڕاتی ئەمەیان ناوە لە کەلار و کفریا لە کاتێکا کە معارەزەیە ئێوێت هەر کەلیمەی کوردی ئەترافی پێ ناکە لەبەرەوە ئێمە نین کارێ بکەین هەنگاوێ بنین ئەسڵەن دوایی چۆنەڵێ ئاوات بخوازی بە کۆنتر دوایەوە ئێمە بەڕاستی لە وەزعەکانین تەداخل بکەین لە شؤونی وڵاتانێکی هەمیشە ئەوترێ لە ژێربەژێرە ئەمریکا پشتیوانمانە ئەمریکا پشتیوانی کووردە نەخێر ئەمریکا و ئەو وڵاتانە هەر هەمویان لە شتێک نییە لە سیاسەتی ئەمریکی یا غەربی بە ناوی دۆستی دائیم یا دوژمنی دائیم ئەوانە تەماشای مەساڵحی خۆیانەکەن جا بۆیە ئەبێ ئێمەش لەوە فێربین ئەبێ ئێمەش تەماشای مەساڵحی خۆمان بکەین بۆ نمونە سە تۆ تەماشاکە هەر هەموو دنیا زانێ ئەمریکا هەموو تەمەنی خۆی بە تاالبانی و ترۆریست بە تاالبانی وچی بردنی بۆ گۆنتینەمە هەر ئەو ئەمریکا خۆی باعی 300 میلیارد چەکی لە ئەفغانستان جێهێڵا قادەکانی هەر هەمویان بەرەڵا کرد وەچوو گفتوگوی لەگەڵا بۆ لە مەسلحەتی لەگەڵ ئەوە بوو هەر ئەو ئەمریکا چەند ملیۆنی لەسەر ئەحمەد شەرعدانا هەر ئەو ئەمریکایە هات تەوقەی کرد لەگەڵ ئەحمەد شەرع لە سعودیا لەبەرەوەی مەسلحەتەکەی ئیستەوایە لەبەرەوە بەس ئێمەین وا ئەزانین ئەبێ ئیتر تا قەرەی قیامەت کە لە سیاسەتا وت فڵان ئەوەمە یا ئەوەمە ئەبێ تا قەرەی قیامەت دوژمنی بی لە سیاسەتا ئەم شتە نییە لە سیاسەتا ئەو شتە نیەتەوە ئیستش بە فکری شەستەکان و بە فکری پەنجاکانە بێ سیاست بکەیت هەرچ هیچ نەبێت لەمانە فێر ببن تۆزێ لە وڵاتانی چواردە و ئەو وڵاتانەی کە تۆ معجەبی پێی ئێرە هەر لە ئەمریکا شتێ فێر بە لە بەریتانیەکان شتێ فێر بە لە فەرەنسی و ئەوروپیەکان شتێ فێر بە هەر لە وڵاتانی چواردە و شتێ فێر بە بۆ نمونە هەر تەماشاکە ئەم وڵاتانە هیچیان مەسلحەتیان لەگەڵ یەکانی نە سووریا وەختی خۆشی نە سووریا نە تورکیا نە ئێران بەڵام کە مەسلحەتی ئاوە هاتە پێش ئەمنی قەومی ئاویان یا ئەمنی قەومی ئەوەی کە ترسێکیان هەبوایە لە کورد هەر هەمویان لەچون دانیشتن هەموو ئیختلافاتێکیان وەلایەنە دانیشتن بە یەکەوە ئێمە ئیستەژ وا پەروەردەکراوە کابرا ئەبێ دژم حافزە ڕێک ناکەین نەک هەر ڕێک ناکەوێت ئیسەش هەروە ڕێکاتەوە ئەڵێ مەسەن ئەبێ ئەگەر پارتی بوو ڕقی لە یەکەتی بێ ئەبێ یەکەتی بوو ڕقی لە پارتی بێ ئەبێ ئەگەر پارتی یەکەتی ڕقی لە ئیسلامی ئێ بابە کەشتی وایە ئێمە هەمومان شتێکین پێمان ئەڵێن میلەتی کورد هەر هەمومان ئەسڵەن لە ماڵێکا سێ چوار ینی ئیتیجاهی جیاجاتیایە
باشە بۆ ئەبێ هەموو میلەتان ئەم شتیان هەبێ کە پێی ئەڵێن ئەمنی قەومی بەس ئێمە نەمان بێ قەیچێکا زۆر تەبیعێ با ئەو دراوسێ و وەکو تۆ بیر نەکاتەوە. مامۆستا ئەوە دەسەڵات دێشێتی و پارتین ڕوونە، بەڵام ئۆپۆزیسیۆنیش لە هەرێمی کوردستان نەیتوانیوە ینی یەکان ژیرێک دروست بکات بۆ خۆیان، یەک دەستێک دروستکەن بۆ خۆیان. ئەمە شار وڵاتانی ئیقلیمیان هەر ناو نەخێرزانینەزانکی تا ئێستاکە ئێمە خفەخر و شانازیەکەین یەکەم هێزێ بووین لە کوردستانە کە مەوزوعی ئۆپۆزیسیۆن بوونمان داهێنا. ئێمە ساڵی یەکەم انتخاباتی کوردستان کە دوای نەتیجە شت ئەعلان نەکرا، ئێمە تەنها هێزێ بووین کە لەیا بە تەنها ماینەوە هەموو هێزەکانی تر بە حیزبەکانیشەوە تەقسیم بوون بەسەر ئەو دوو جیهەتا پارتی وێکێتی، حتا حیزبەکانیشەوە بوو چەند حیزبێک خۆی هەڵۆشانەوە چۆن ناو پارتی هەنێکیان هاتنە ناوێکێتی. ئێمە وەکو بزوتنەوە تەنها حیزبێ بووین لەیا ماینەوەتمان کاکەگیان فەرموو دەسەڵات لە بینی خۆتانە زۆر تەبیعیە بەلامۆنەدا بەشی بکەن و هەر براین و هەر بەهاو پەیمانیشتین و بەڵام سەبرەکەین تا انتخاباتێکی تر و ئالەویا ماینەوە وەکو هێزێک وەکو تەرەفێکی سێهەم کە زۆر زۆر تەبیعی بوو بەلامانەوە ئەو شتە قەیچەکە بە ئەم مودەتە ئەوان حکومەکان هەرچیەکەن بیکەن. حتا لە جەنابی باوکمیان پرسی لە جێگەیەکە وتیان قسە شتیانە کرد لە دەرەوە ئێمە من هەمیشە لەگەڵ جەنابی باوکما بوون بە سەفەر وشتە حتا مەجموعی هەڵسانەوتی مامۆستا تۆ چۆن ئەوە قوبوڵتان ئەوە هێستان هەیە قووەتان هەیە علمانی کورد حکومتان ئێوتی چەند ساڵە علمانی عەرەب حکومانەکە قەیچەکە با چەند ساڵێکی علمانی کورد حکوم کات چیتە ئەنی ئەو بۆ چوونی ئێمە بۆ هەمیش ئێمە فەخر و شانازیشی پێوەکەین بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق لە یەکەم ڕۆژی دروستبوونیەوە تا ئەمڕۆ لەگەڵ هەموو وڵاتەکانە علاقەیەکی زۆر زۆر طبیعی هەبووە و زۆر مەقبول بووە. جا من بۆیە هەر حتا یعنی نەسیحەتیشم بۆ زۆربەی ئەم هێزانەی کە لە کوردستانن ینی بزوتنەوەی ئیسلامی زەمانێک تۆپی هەبووە کاتیۆشەی هەبووە ئیرهابی نەبووە لەبەر ئەو وڵاتانە هەمووی ئێمە ناسن لەبەر ئەو مجموعەیە قسە جاری وا هەیە بۆ نمونە لە ملاولا ئەکرێ مەلەفی بزوتنەوەی ئیسلامی زۆر پاکە. ئێمە زەمانێک ئێمە تەنها هێزێکی ئیسلامی سنی بووین لە هەموو منطقەکە کەوا سەحەفی غەربی قونسولی وڵاتان هاتنە هەڵەبجە کە تۆ تۆپی 106 هەبووە هەر هەمووی بە سەلامەتی بە ڕێز و احترام و طبعاً ئەوەش فەخر و شانازیە بۆ میلەتەکە لەبەرەوەی لەوانەیە لە زۆربەی شوێنەکانە شتی نەخوازرا و ڕووی دابێ بەڵام ئێمە لە کاتێکا کە یەک حیزب هەبووە کە جەنابی مامۆستا مەلا عەلی مامۆستا مەلا عوسمان سەرکردایەتی ئەو حیزبە ئیسلامیان کردووە لەگەڵ ئەو برایانی تر کە ئێمە لە شاخا بووین بەیەکۆ دیفاعمان لە میلەت کردووە بەیەکۆ چوین بۆ ئەمریکا بەیەکۆ چوین بۆ بەریتانیا و هەموو ئەو ئەجنەبیانەی کە لە کوردستان بوون پارێزراو بوون و هاتوون و تەنها شوێنێکیشە لە دنیا کە ئیسلامی چەکداری لێبووە و منتیقەشی بەدەستەوە بووە بەڵام یەک شت هەتا زەمانێ یەک قیادە ئەو بزوتنەوەی کردووە یەک شتی نەخوازرا ڕووی نەداوە لەبەرەوە زۆرینەی وڵاتەکان ڕێزێکی تایبەتیان هەیە بۆ بزوتنەوەی ئیسلامی. لەگەڵ ئەوەیشە حەزەکەم خەڵک ئەوە چاک بزانێن حیزبەکانی تر هەمویان مەحەلین ینی بۆ نمونە تۆ هەچکامێکیان نەگری مەحەلیە. مامۆستا بۆ هێزە ئیسلامیەکان لە هەرێمی کوردستان هاوپەیمانێتیشیان لێکچێگەیشتنیشیان نیە بڕۆ دایمەن ئێمە ومان تۆ طبعاً ئەو هێزانەی تر هەر هەچکامێکیان کە دروستکراون دەستکردن بزوتنەوەی ئیسلامی هەڵقوڵاوی ناو ئەو خاکەیە. ئێمە زمانێک کە جنابی مامۆ عوسمان فتوای دەرکرد دژی سەدام حوسەین بۆ نمونە ئیخوان موسلیمین باشترین پەیوەندیان هەبوو لەگەڵ سەدام حوسەینە ئێمە دژمنایەتی ئەکراین لە ئیخوانەکان کە لە خلیجا بوون پارەیان ئەنارد بەس بۆ ئەوەی بزوتنەوەی ئیسلامی بە تەنها نەبێت لە ساحەکە و هەرچۆن نەبێت خەلایە و شت دروستکەن هەمووی بەناو ئێمە هەمانە وەتی خۆی لە شاریقە دانیشت بوون لە وڵاتانی حتا لە کۆیت و لە هەموو وڵاتەکانە بەڵام تەماشاکەی ئیخوان موسلیمین مەبەستان یەکگرتووی ئیسلامیە ئەوانش بەشێکن تەبعاً لەوان بەڵام تەماشاکەی ئەمڕۆ ئێمە بە سەربەرزیوە هەموو وڵاتەکان ڕێزمان لێگرێت ئێمە هەر ئەو فکرەی کرد لە یەکەم ڕۆژەوە ئەو مەدرسەی کە مامۆستا مەلا عوسمان و مامۆستا مەلا عەلی دروستیان کردووە ئێمە هەمان فکرە و هەمان ئامانج و هەمان ڕێگەمان هەیە و هەموو وڵاتەکانی ڕێز و حرمەتمان لێگرن بەڵام ئەوان هەر ئەوانەی لەو وڵاتانەی کە دژمنایەتی لە ئێمەوە کرایسە قاچاخن لێ هەموو ئیخوان قاچاخە لە وڵاتانە هەر هەمووی لە سعودیە قاچاخە لە ئیمارات قاچاخە ئەو ئوردون قاچاخی کرد ئەوەی سەکێ بەتەمایە ترامپیش قاچاخی کات طبعاً ترامپیش لە عالەمە قاچاخیەکە ئەو قاچاخش دوای بێتە هۆی ئەوە لە منطقەکان لە زۆربەی شوێنەکانە قاچاق بکرێن
مەبەستت ئیخوان موسلیمینە بەڵێ لە هەموو لە هەرێمی کوردستانە یەکگرتووی ئیسلامی تەمسیلی بەتاکید ئێمە من خۆم لەگەلەوێ بووم کاتی خۆی من خۆم ئەمە بۆ مێژوو ئێڵم لە ڕێگەی جەنابتەوە کە یەکەم جار بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراقا دروست بوو ئەوانش ماون جەنابی مامۆستا مەلا عەلی لە ماڵی مەلا قاری لە پاوە لەگەڵ مامۆستا سەلاحەدین بەهادین و ئەحمەد مەلا ئەحمەی بارامیە دانیش هەتا بانگی بەیانی پێی وتن وتی بابە ئێمە داوا ناکەین لە ئێوە الحەمدوللا مسلمانن وا باشن وا چاکن داواتە ناکەن چەکەڵگرن بەڵام ئێوە با مسلمانان یەک ڕیز بێ ئەوە بێ ئێوە وەرن لە مەقڕەکانە لە شوێنەکان دەرسیان پێ بڵێن یا دەرس بە منداڵەکان بڵێن دوای ئەو هەموو قسەوتی وڵای قسەکانت هەمووی لەسەر سەر بەڵام ئێمە وعد و عەهدمان هەیە بە دەرەوە ناتوانین ینی بەیعەتمان هەیە بە کوردیەکەی بەیعەتمان هەیە بە دەرەوە ناتوانین ئەی مەترسیەوە هەیە گرتووی ئیسلامی قاچاق بێ و ڕێگەی پێ نەدرێ ئیخوان من هەموو مسلمانێ بە برای خۆ مەزانم ئێمە هەموو مسلمانێکی پاک بە برای خۆمان نەزانین بەڵام بەداخەوە ئەو حیزبانەی کە تەحەزوبیان نەکرد زۆر ناجح نەبوون لە زۆربەی وڵاتەکانان نەجاحەتیان نەهێنا و بە تەئکیدیش لە هەموو ئەو وڵاتەین کە باسم کردیتە بۆ نمونە دکتۆر عەلی قەرداغی تەنها تورکیا و کوردستانی هەیە ناتوانێت بچێتە سعودیە ناتوانێت بچێتە ئیمارات قاچاخە ناتوانێت بچێتە ئەردەن ناتوانێت بچێتە بەحرین ئەمانە حەقیقەتێکە نەبێ خۆ بێ خەڵک بیزانێ لەبەرەوە لە ئیستاکێ بە تایبەتی ئیستاکێ ئەو کە ئاخر دانیشتنی ترامپ کە هات بۆ ناوچەکە ئەو وڵاتانش زۆربەی زۆریان قسەیان لەگەڵا کرد بە پێی زانیاری ئێمەش بینێکیان بردوتە بەردەمی قانونێک ترامپیش بە ڕەسمی وەکو ئیدارەی ئەمریکی قاچاخێکات قاچاقێکە ئەوانەی خۆشمانەگرێتەوە بە تەئکید لە هەموو شوێنەکە ئەیگرێتەوە لەگەڵ کۆمەڵی ئیسلامیا پەیوەندیتان ئێمە ئەوانە الحەمدولله ئێمە فەخر و شانازیەکەین لەو ڕۆژەوەی دروست بووین ئێمە هیچ شتێکمان نەشەرعانەوە لەوە خەتەرتر نییە تۆ بێیت دین پشەرعێنی بۆ مەرامی خۆت ئێمە لە ئەو ڕۆژی دروست بوونمانەوە چۆن بووین تا ئێمڕۆژ هەشت پرسیارێکمان لێ بکەی ئەو مەدرسە ئێمە هەمان فکرەمان هەیە نەهاتوین ڕۆژ سەر لەو گەنجەتێک بین ڕۆژێ بڵین پەرلەمان حرامە ڕۆژێ بڵین پەرلەمان شکاتی لای خواولی یەکەم ئەگەر دەنگم نەیەتێ ڕۆژێ بڵێم مام جەلال کافرە ڕۆژێ بڵێم مام جەلال زەرورەتە ئێمە شتانەمان نەبوو ئێمە نەهاتوین دین بەکاربێنین من بۆ نمونە ئەگەر غەڵەتێ بکەم دەست بەرزەکەم وەڵێم ئیحسان غەڵەتی کردووە دین جوانە نایم دین بەکار بێنم بۆ مەرامی خۆم من حەزەکەم بەتەبان بە تەئکید تەماشایکە بۆ نمونە هەر ئێستاکێ تەماشایان کرد باسی ئەویانە کرد کە ئەمە لەسەر کورسیە دەفەرموو کاکە گیان ئێمە لە ناو ئایلەیەکیشا بێت لە هەر شوێنێک بێت ئێمە تا ئێستاکێ لە 1970 و تا ئەمڕۆ پێنج ڕابەرمان گۆڕیوە ئەوانەی کە باس لە ئێمە ئەکەن کە بە حساب موسەساتین و حتا ئیسلامیەکانیش بزانت ئەوەتی تەمەنیان نەو دروست بوون چەند کەسیان گۆڕیوە لە قیادە زعیمی ئەو حەد نین بزانت تەنها خۆیان نین تەنها ئەسڵەن مەعاونیان نییە لەبەرەوە ئیمانی نیە وازانە گەر مەعاونیە بووێتە شوێنەکەی هەر مەعاونیان نییە ئەسڵە لەبەرەوە ئەمانە بەداخەوە وەکو باسم کرد یعنی ڕازگۆیی کەم بۆتەوە ئەجا پەتی ئێمە مەسەلەی کوردیش هەیە دایماڵانە پەتی درۆ کورتە ئێمە هیچ پەلەمان نییە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان هەموو ئەو میلەتەوە بە ئیسلامیەکەشەوە ئەزانێت کێ دڵسۆزی ئەو میلەتە بۆ من ئیستەیش هەموو جارێکی جوتومە فەرموو هەر لەم تەلەڤیزۆنەی جەنابتانەوە ئەمینداری یەکگرتوو بەرپرسی کۆمەڵ هەردوو شخصی یەکەمیان بێت ئالیا دانیشن هەموو ئیعلامی کوردستان بێت فەرموو هەموو شتەکە بخینەستە ئەو مێزە بزانین کێ ڕازگۆ بووە کێ خۆماڵی بووە کێ چۆنی دروست بۆ من ئامادەم و من ئامادەشم من لە یەکەم ڕۆژی بزوتنەوە ئیسلامی لە 1970 تا ئەمڕۆ ئاگاداری هەموو سیاسەتی بزوتنەوە بووم ئاگاداری هەموو پەیوەندیەکانی بووم ئامادەم هەر هەمووشی شەرحکەم بۆ بینەرانی هەرێم بەسەر بەرزیەوە فەرموو بابین دانیشین هەر هەموو مەلەفەکان بخوێن ئێوەشان کرد بە دوو بەشەوە مامۆستا ئەوەش پەیوەندی بەدەستی دەرەچەوە هەبوو بەتەکید ینی ئێمە بەڵام ئێمە فەخر و شانازی شەکەین لە کاتێکا کە چەکیشمان هەبووە ئەو کە دەستێکی دەرەکیش بووە کە جایش بوونە تۆلێمان جەنابی باو ئەو کاتە مامۆستا مەلا عەلی لێبووە نەیهێڵا خوێن لە پەنجە یەکێ بێ هەموو کەسێکیش دەزانێت لە هەرێمی کوردستانە هەر جیابوونەیە بووە بە خوێن بووە
بۆ نمونە هەر لە 1970 جیابوونەوە بوو بێ لە ناو هێزە کوردستانەکانە بەخوێن بوو، بەس ئێمە فەخرەکەین کە چەکداریش بووین، چەکیشمان هەبووە کە بە ناحەق جاش بوونەتەوە، بەڵام نیان هێشتووە خوێن لە پەنجەی هیچ کەسێکە بێ لەبەرەوەی کورسی تەڵەب نەبوون، لەبەرەوەی حەزیان لە مەسئولیت نەبووە. فەرموو ئەوە ئێمە پێنج ڕابەرمان گۆڕیوە لە 1970 تا ئەمڕۆ، زۆرترین ڕابەریشمان کە تەمەنی لە 10 ساڵ زیاتر نەبووە، ئەوانەی کە بە ئێمە ئەڵێن ئەوە فەرمووت تەماشای تەمەنی هەردوو لایەن بکە، بزانە لە ژیانیانە چەند ڕابەر و چەند کەس لەسەر کورسیاتۆتە خوارەوە. لەبەرەوە ئەمانە هەمووی جای قسەکانت ڕۆ کۆمەڵ و یەکگرتووە، هەستەکەی لە خیتابەکانیانە سەرکەوتوو نەبوونیان بۆ خۆدوتت ڕازگۆ نەبوون؟ بەتەکیید لەبەرەوەی ئێمە ئەگەر تەماشا بکەی من هەموو جارێ وتووە ئێمە لە 91 و لە 1970 هەتاکوونێنەوە دوو کە یەک هێزی ئیسلامی هەبووە، من لە هەموو مسلمانانی کوردستان ئەپرسم، لە هەموو مامۆستا ئاینیەکان ئەپرسم، لە هەموو تاکێکی کورد ئەپرسم لە وڵاتە ئایا مسلمان لەو کاتا عیزت و کەرامەتی باشتر بوو، قسە ڕۆشتووتر بوو، ڕێزدارتر بوو یا دوای ئەوە؟ ئەگەر لە دوای ئەوەوە بووە بایم بڕین دەستان خۆش بەکارێکی باشتان کردو. لەبەرەوە لە ئیسلامە جارێ ئەسڵەن لە ئیسلامە تەعەدودیت نییە، بۆیە خەڵکی ئیساکە ئیمڕۆ ئەسڵەن ینی چۆنەڵێ کەلیمەی مسلمانی و ئیسلامیشان ناشرین کرد. لەبەرەوە تۆ ئیسلام ئەگەر یەک دینێ یەک قورئانە هەیە، یەک کتێب، یەک دەستور، یەک شتە هەیە، کاتێک مسلمان سەرکەوتوو ئەبێ کە لەژێر یەک بەیداغ لەژێر یەک قیادە. ئێوە ئامانجتان هەیە؟ ئێمە هەر بوومانە، لەبەرەوە کە ئێمە مەقسەدمان نەبووە مەسئولیات کە جیاش بوونەوە گوێمان لێ نەبووە، بەڵام هەموو کەسێک ئەزانێ حکمی ئەوە چییە ئەگەر ئومەت لەسەر ئیمامێک بۆن منە لەسەر ئەمیرێک کۆبوون تۆ هاتی تەفرەقە و دروست کرد، بزانە وەزع شەرعیەکەی چییە؟ ئەبێ زۆر خەمی خۆی بکات بۆ قیامەتی خۆی. هەر کەسێک بێ، هەر کەسێک سەفی مسلمان تێک بدا بەڕاستی بێ زۆر خەمی خۆی بخە بۆ قیامەتی خۆی. لەگەڵ سەلەفیەکان چی مەسەڵەن ئەوانش لێرە؟ ئێمە هەموو برایان من ئیسەیش لەناو کۆمەڵی شوێگرتوو لەناو هەموو هێزە ئیسلامیەکانە من هەر کەسێ مسلمانێکی حەقیقی بێ بە خوشک و برای خۆم ێزانم لەگەڵ سەلەفی من هەمیانە بینم باشە، لەگەڵ مامۆستا عەبدولەتیف سەلەفی بینم باشە، لەگەڵ هەموو ئەو برایانەی کە ئێمە هەر کەسێ ئەهلی قیبلە بێ، ئەهلی تەوحید بێ، ئێمە بە خوشک و برای خۆمان ێزانین. هەر مسلمانێک لە هەر جێگەیەکا بێت لە دنیاە بە خوشک و برای خۆمان دەزانین، سەرکەوتنی ئەو بە سەرکەوتنی خۆمەزانم، خوا نەخواسە شکستیش بە شکستی خۆمان نەزانین. ئێمە بەڵام کێشەتان لەگەڵ چیا هەیە؟ لەگەڵ ئەو خیتابە هەیە کە چەند ساڵە مەسەلەن بە دیاریکراویە گرتو کۆمەڵ هەڵیان گرتووە بەڵێ بەزانکی ئیخوان مسلیم مەدرسەی ئیخوان مسلمی ناجح نەبوون لە هەموو دنیا، تەماشاکە خۆمە هەر لە کوردستانە نیە، بەس بۆ نمونە تەماشاکەی لە هەموو شوێنە لە میسر لە هەموو جێگەکانە لەبەرەوەی کێشەیەکیان هەیە، ئەو کێشە دەگەڕێتەوە بۆ ئەوە یعنی ئیمانیان تەنها و تەنها بە ئەندامی خۆی هێز، حتا ئەگەر هەر کەسێ مسلمانێکی لە شوێنێکی ترابێ هەرگیز و هەرگیز بیر لەوە ناکەنەوە کە گشتگیر بن، یعنی بە تەحەزوبێکی زۆر خراپ. ئێمە وەختی خۆیان کرد بە سوعبەت حتا کە قوربانیان تەوزیع کرد زمانەی کۆن لە نەوەدەکانە کە پارۆشت نەبوو، تەنها بە ماڵەکانی خۆیان ناجا حتا ئەیان کرد بە سوعبەت خەڵکی تر، خەڵکی شارە زوور. ئەنو باش ئەو لە قوربانیان نەتوانێت عەدالەت بکات، چۆن نەتوانێت هەرێمێ بەرەوە بەرێ، چۆن نەتوانێت لە کوردستانە عەدالەت بەرپا بکات. کێشەکە لەوایە براگیان ئێمە لە دنیاەکە ئەژین بەداخەوە ئەو جاگەر بێت تەماشای مەسەلەن تەماشای لە چ کاتێکیشا ئیعلانیان کرد، ئیعلانی خۆیانیان کرد، لەبەرەوە هەموو کاتەکەی هەموو جێگەی پرسیارە بەڕاستی. لەبەرەوە ئەتەوێت دیبەیتێکی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمینداری کۆمەڵی دادگەری و سەرۆک کۆمەڵی دادگەری و بەسەر ئەمینداری یەکگرتووی ئیسلامی کوردستان من ئامادەم هەمیشەوی تووشمە لە پێناو ئەوەی کە خەڵک حەقیقەت بزانێ، لە پێناو ئەوەی لە یەکەم ڕۆژۆ چۆن بۆ تا ئێمڕۆ ئەگەر ئێمە خەتامان هەیە فەرموو بابێنن ئەوان ڕاستیان لا نییە؟ یان پێت وایە ئەوان ڕاستیان لا نییە؟ بەتاکید من هیچ ترسێکم نییە لەوەی کە ئێمە لە یەکەم ڕۆژە تا ئەمڕۆ باجی قەراری سیاسی خۆمان نەدەین، ئیستیقلالی قەراری سیاسی خۆمان، باجی ڕازگۆیی خۆمان نەدەین، باجی ئەوەش ئەدەین. ئێمە لە ئەوە ڕۆژیشەوە هەموو خەڵکی کوردستان ئەزانێ لە یەکەم ڕۆژی 1970 کە جانابی مامۆستا مەلا عوسمانی ئیعلانی جیهادی کردووە، دیفاعی لەم میلەتە کردووە، دیفاعی ئەو شەرەفەمان هەبوو کە دیفاع لە میلەتی خۆمان بکەین، تا ئەمڕۆ هەمان مەدرسە و هەمان مەبدە و هەمان شتمان هەیە. چۆن وەختی خۆی کە چەکداریش بووین و چەکداریشمان هەبوو، مەنتیقەشمان هەبوو، ئیمانمان بەوە هەبووە نەخێر با ئێمە لەگەڵ ئەو برانەی خۆمان نەبچینە پەرلەمان، خەڵکی تر کتێبی دەکوزێتی پەرلەمان حرامە. ئێمە هەر لە ساڵی 1970 کاکە بە ڤیدیۆ هەیە،
ئەو من بوتومە هەموو جارێک ئەو بە ڤیددیۆ هەیەی سەوت و سوورە گیان بۆ بوو لەو کاتا ئەم ئەی ئایشتەش نەبوو تا بڵێن ئەی ئایشتە بە ڤیددیۆ هەیەی ئەڵێ من بۆیە جیا ئەبمەوە من بۆیە ئەم خەڵکە جیا ئەەکەمەوە ئەم جەمعە جیا ئەەکەمەوە لەبەرەوەی ئەم مامەسا مەلا عوسمان ئەم مەلانە بە کوردیەکەی ناڕن من شەریعەت تەطبیق بکەم ئەنجا ئەڵێ ئەوان ئیمانیان بە پەرلەمانی من نیمە ئەمە خاڵەکانە خەڵکەکەی کۆ کردوتەوە لە ئەحماوە لەسەر ئەم ئەساسە جیابۆتەوە ئایا ئەو خاڵانەی کە خەڵکی پێ هەڵخڵەتان کە خەڵکی پێ جیا کردەوە کە ئەو زروفەی نایە یەک خاڵی جێبەجێ کرد ئەو خاڵانەی جێبەجێ کرد نەخێر بەس ئێمە ڕۆکو خۆمانی هەشتا حەوت چۆن ئیمانمان بۆ هەبووە دیفاعمان لە میلەتی خۆمان کردووە چینەتە شاخ دیفاعمان لەو میلەتە کردووە فکرەمان چۆنە ئەمڕۆ ژوایە لەسەر پەرلەمان چۆنە ئەمڕۆ ژوایە نەمان گۆڕیوە لەگەڵ هەموو هێزە کوردستانیەکانە چۆن لە شاخە ئێمە ئیتیفاقمان کردو ئەو ڕسمانەی جەنابی مامجەلا کە نوێژەکەم بەت کە من خۆم گرتوومە بە کامێرەی خۆم گرتوومە ئەو ڕسمانە چۆن بووین لەو کاتاکە حەزمان کردووە هەمیشە بڵێم لەگەڵ جەنابی مامجەلا لە بینمان باش بێ لەگەڵ کاک مەسعودا بینمان باش بێ لەگەڵ کاک حەمی حاجی مەحموود بینمان باش بوو تا ئەمڕۆژ بینمان باش لەبەرەوە ئێمە چۆن بووین هەروای مەبەستم پرسیارێکم کرد ئەوە بزانم بە کۆمەڵی دادگەری تێگەیشتی بەڵام زوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەیە ئێستا کە لە ئێوە جیابوون ئەوە تقریبان زۆربەی زۆریان ساکێ دانیشتون و کێشیان هەیە و بەداخەوە بەڕاستی من یعنی نەبوای وا بواە من حەزیشم کرد زۆر کە ئەو برایانە کرد لە لای ئێمە بوون عاقبەت خێر بن و من زۆر هەوڵیشمدا بەڕاستی بەڵام بەداخەوە ئەو ڕێگەیان هەڵبژاردەکەش خۆیان بۆیان معلوم بۆ ئێستاکە کە ڕێگەیەکی ڕاز نەبوو و ئیسلامی لە کوردستانە پێویستی بۆ هەموو حیزبە نییە و پێویستی بە یەکگرتن زیاتر هەتا بەوەی ئاوا بێ من ئێستاکێش ئیمانم بەوەیە ئەگەر ئیسلامی لە کوردستانە ئەوێت یەک هەڵوێست و یەک سەبە ئیلا ئەبێت لەژێر یەک بەیداخ لەژێر یەک قیادە لەژێر یەک هەڵوێست کۆ بێتەوە و ئیلا وەزعی باش نابێت تۆ ئامادەکاری بۆ ئەو بکەی کە لە هەرێمی کوردستانە ئەو حقایەکانی بزودنەوە ئیسلامی پیشان دەیت و بە قوتەوە بچیتەوە ناو بەتاکید ئێمە هەمیشە لە هەوڵداین و پەلەشمانیە و ئێمە تەکیدیشین لە ئەخیرا تەنها ڕازگۆیی ئەیباتەوە لەبەر پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی قورئان بێتە خوارەوە بە محەممەد بە صادق ئەمین مەشهور بوو حتا کەوتی من پێغەمبەرم کافرەکان ئەوەی ئەبوو جەهل پیانەوت ئەیانە و ساحیرە ئەیانە و سەری لە تێکچوو ئەیانە و شێت بووە بەڵام کافرەکانیش نەیانەتوانێت بڵێن محەممەد درۆزنە ئێمە ئەوە قائید بۆ قائیدی خۆمان نەزانی ئێمە تەنها بۆ ڕازگۆیی ئەیبێنەوە و ئێمە لە ژیانی خۆشمانە من فەخر و شانازیەکەین تا ئەمڕۆژ من زۆرینەی وڵاتان گوێمان لێگرن من علاقەی ئیقلیمی و دەوڵەتیتان هەیە بەڵێ گوێمان لێگرن لە زۆر شتا پرس و ڕامان پێەکەن کە لەبەر چییە لەبەر ڕازگۆیی ئاڵێ فڵان کەس هەر شتێکیە دەوەیە لەبەرەوە ئەزانن ئێمە درۆ ناکەین هەر شتێک ڕاست بێ من زۆر جار لەگەڵ بەرپرسی باڵا بەخوا دەنگیشم بەس کردوەوە حتا دوایی قسەی کردوەتی شێخ ئێمە بۆیە تۆمان خۆشەوێ دائیمەن ڕازگۆی ینی حەق لەسەر حەق دەنگیش بەرز دەکەیتەوە بۆیە خۆشمانەوێت ینی هەمیشە نەمانێت تۆ فەرمو ڕاستە ئەوەیە ئەو شتەی عەقیدە و ئیمانمان پێی بۆ تومانە دائیمەن ڕازگۆش سەرەکەوێت پەیوەندیتان لەگەڵ یەکێتی چۆنە زۆر باشە ئێمە هیوادارین باشتریش ببێت طبعاً ئێمە ئێستاکێ بە تایبەتی کاک باڤڵ و کاک قوبات من خۆم پەیوەندی باشە بەڵام تا ئێستا لەژێر تموحی ئەوان نییە کە من خوازیاریمی بەڵام ئێمە لە 9 مەڵبەند 8 مەڵبەندمان لە دەڤەری یەک بەیەکەوەین ئێمە هەمومان یەکتری باشە ناسین لە دەڤەرەکە پێکەوەین لەبەرەوە زەرورەت وا ئەبینێ ئەبێ ئیلا ئێمە بە تایبەتی بزوتنەوەی ئیسلامی وەکو هێزەکانی تر نییە هێزەکانی تر ینی تەنها لە کوردستانە ناسراون ئێمە لە دەرەوە کاڵی ئیسلامی بەس حرەکەی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامیە ناسن لەبەرەوە زۆر زەرورەتە ئێمە بە تایبەتی علاقەکانمان لەگەڵ یەکێتیە زۆر تونوتۆڵ بکەین و زۆر بیبینە ئاستێکی زۆر باش و دەرز لەو هەڵانەی کۆن وەربگرین و جارێکی تر مسلمانیش ئەو مسلمانەیە کە دوو جار نەگەزرێ ینی بەڕاستی لەبەرەوە ئێمە خۆمان ئامادەین و لە زۆر یادەکانیشا بەشداریەکین و علاقەیەکی باشمان لەگەڵ حتا کادیر و مەڵبەندەکانیان و هەموو لاکانیان هەیە و ڕێزێکی زۆر لە بینمان هەیە بەڵام ئومێدەوارین باشتر ئینشاءڵڵا زۆر علاقەتان هەیە لەگەڵ پارتیشا ئێمە کاک مەسعود خۆی من هەموو جارێک گوتومە خۆی یەکێکە لەو جی لە کۆنانە من لەو باوەڕام حتا
یەکێتیش و هەموو کەسێک ڕێزی لێگرێ بەڵام بەداخەوە لەوانەیە بڵام حاشەیەک لە چواردەوریایەتی ئەو حاشێ ناهێڵم کە وەکو پێویست دەوری خۆی ببینێ من پێم باش بوو حتا کاک مەسعود لەم کاتا حتا وازی لە پارتی بێنایە بەڕاستی وازی لە پارتی بێنایە وەکو باوکێک وایە بۆ هەموو حیزبەکانی تر ینی وەکو پێگەیەکی بەهێزتریشیە بوو من ئێستش ئەم کاتە لە ڕێگەی جەنابتانەوە کە ئێستاکێ وەزعێکی زۆر حساس بەسەر کوردستانە ئەڕوێت من پێم باشە کاک مەسعود خۆی بێت سەردانی سلێمانی بکە سەردانی دەباشانیش بکە وەکو میلەتانی تری ئەمەش ئەمنی قەومیمان هەبێ با بێ سەردانی هەموو لایەنەکان بکە بە بێ جیاوازی من لەو باوەڕام هەموو لایەنەکانیش ڕێزی کاک مەسعود دەگرن لەبەرەوەی لە ڕەفیقی جەنابی مام جەلال بووە ڕەفیقی باوکم بووە ڕەفیقی جەنابی مام عوسمان بووە هیچ کەس لاری لەوە نییە بۆرەی خەڵکێکیش ئەو حاشیە خراپە زۆربەی جار ئەو حاشیانە کارێک ئەکەن بەڕاستی کە حتا ئەو مەسولە ناشرینەکەن ئێمە هەوڵ بدەین یعنی هیچ کەسێک لە وەسیتان نەبێ یانی ئێمە لەوانەیە خۆمان دابنیشین کێشەمان نەبێ بەڕاستی بەڵام دائیمەن لە ئاوی لێڵە زۆر کەس مەلەیەکە لە ئاوی لێڵە حساسەت چیەکە لە هەرێمی کوردستان پێهاتی ئەپەڕێ زۆر بە کۆکراوەی مەسەلەن مەتەبعاً ئەگەر بەسەلمونمە دانوستانی نێوان ئەمریکا و ئێران سەر نەگرێت بەڵێ ئێران و ئەمریکا چەند دانیشتێکیان کردووە دانیشتەکانی ئەوەڵ ئیجابی بوون بەپێی ئەو زانیاریانەی کە لە بەردەم ئێمایە طبعاً ئەمریکا لەگەڵ ئەمریکا حەزەکەم هەموو دنیا بزانێ ئەمریکای بایدن نییە ئەمریکای جێگەکانی تر ئەمریکای ترامپە ترامپ وەکو دەڕاستە دێت یعنی ئەگەر ڕازی نەبێ ئەوە نییە بۆ سێ بە دیارتەوە 6 مانگ مفاوەزە و شت بکەیت ئەڵێ ئەمە 1 2 3 لەبەرەوە مفاوەزاتەکانی بیدایەت تا حدێک ئیجابیەکی پێوە دیار بوو لەگەڵ ئێرانە بەڵام وەکو زانیاری حەزەکەم لە ڕێگەی جەنابیشتانە بە هەموو لایەک بڵێم لەسەر تەفاسیل لێکۆ نزیک نین لەبەرەوەی کە لێکۆ نزیک نین ئەمریکا تارێکی هەیە کە تا ئێستاکێ ئەو تاری بەکار نەهێناوە کە پێڵەن بیت و تا ئێستا بەکار نهاتەوە هەموو ئەمریکا 18 تاری هەیە لەو تارە 12 دانەی هێناوە بۆ منتیقەکە و لە نزیکی ئەم منتیقە جێگیری کردووە بە شێوەیەکی سڕی ئەو تارانە حتا ینی ڕادار و مادارش کەشفی ناکە هەمیشمان ئەزانین ئەو جۆرە تیارانە و ئەو جۆرە لێشکر کەشیە هەمووی پارەی تێچێ ئەمریکا نایە ئەم لەشکر کێشێ بکات تەنها بۆ مەسرەحیەک یا مەسەڵەن بۆ ترساندن و تۆقاندنێک معنای وایە هەدەفێکی هەیە لەبەرەوە ئێمە وەکو خۆمان وەکو دراوسێ من پێم باشە خۆشحاڵیش دەبم کە ئەو مفاوەزاتانە نەگاتە ناخۆش لەبەرەوە ئێمە هەمومان لەم منتیقا پێکەوەین و ئەبێ تا قیامەتیش ئێمە پێکەوەین حتا ئەگەر وڵاتان بێت و ئەڕۆن بەڵام ئێمە پێمان باشە حتا هەمومان بۆیە ئەگەر ئێمە یەک بین یەک هەڵوێست بین یەک دەنگ بین لەوانەیە بتوانین بەرەو سەفینەی نەجات بڕۆین ئێمە هەمومان لە ناو یەک کەشتیان خوا نەخواسە ئەگەر یەکێک وا بزانێ کەشتێکە لەوێ کونیێکی تێبێ و تۆ لە پشتۆ سەلامەت دەبی سەلامەت نابی لەبەرەوە من پێم باشە ئێستاکێش ئەوانەی کە خۆیان بە خاوەنی ئەم هەرێمە ئەزانن بێنە سەرخەت ئێمە بۆ یەک تەنازل بکەین باشترێکە تا بۆ دوژمن تا بۆ نەیار تا بۆ وڵاتانی دەرۆ ئێمە هەتا تەنازلیش بۆیە هیچ تەنازل نییە لە پێناوی بەرژەوەندی ئەو میلەتە لە پێناوی بەرژەوەندی خەڵکی کوردستان و منتیقەکە و ئەم هەرێمە کە چۆن بیپارێزین زۆر زەرورە کە یەک هەڵوێز بین و لە یەک نزیک بوونەوەیەکی زۆر باش هەبێ پێکەوە ئەتوانین بەهۆی ئەو علاقات ئێران هەڕەشەکە پێت وایە ئێران مەسەلەن شتێک بزانیان شتێک خۆی کۆ کردێتەوە ئێران وڵاتێکی کەم نییە ئێران وڵاتێکە یعنی حدودی بە ئەفغانستان و سین و کازاخستان و ڕووس و ئازەربایجان و تورکیا و هەتا ئەگاتە خلیج هەیە لەبەرەوە شتەکە ئاسان نییە بۆ شێوەیە خوا ئێمە بێ دوعا بکەین خوا بمان پارێزێ لەم شتە ڕوو نەدات لەبەرەوە شتێک نییە خەڵک وا بزانێ مەسرەحەتێکە و تەماشایەکە ئەوانە خەڵکێکی زۆر بێتاوان خوا نەخواسە هەمیشە لە شەڕ ئەڕوات ئێمە نەهامەتی زۆرمان دیوە نابێ قەت شەڕمان پێخۆش بێ و نابێ قەت پێشمان خۆش بێ بەڕاستی لە کوشتن و بڕین لەبەرەوە ئێمە پێمان باشە ئەم شتانە بە دایلۆک بە باشی بڕوە و ئێمە ئەگەر یەک هەڵوێستیش نەبین ئەو پریشکە بەرمانەکەوێ ینی تاکە چارەسەر بۆ بەهێزبوون و ئەو پریشک بەرنەکەوتنە یەک ڕیزیە بەتاکید بە تایبەتی لەم زروفە بەبەر ئەوە بە دەرەجەی یەکەمیش من داواکارم لەبەرەوەی کەوا پارتی وەکێتی هەردووکیان هێزیانەیە حتا ئەتوانن تەنازولیش بۆیە بکەن برای ئەوێ بۆکو برای یەک تەعامل بکەن
نابێ بە هیچ شێوەیەک اختیلافەکان وای لێ بێت خوا نەخواسە دوور بن لە یەک لەبەرەوە زۆر پێویستە بە دەرەجەی یەکەم ئەو دوانە تەبابن لەبەرەوە هێزیان هەیە و قووەتیان هەیە و خەڵکیان هەیە بە دەرەجەی دووەمیش ئەو هێزانەی تر کە ناسراون لە دەرەوە لە ناو کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی دەرەوە لەسەر عالەمی ئیسلامی لەسەر شوێنی تر هەموو پێکەوە ئەتوانین بە یەکەوە تەنسیقێکی باش بکەین وەکو وڵاتانی دنیا ئەمنێکی قەومیمان هەیە بتوانین بیپارێزی شتێکمەوە نەپرسم بتەوێت بە بینەرەکانمانی بڵێن مامۆستا هەر سەلامەتی و دەستخۆشی بۆ جەنابتان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئیحسان مەلعەلی هەندای مەکتەبی سیاسی جوتنەوەی ئیسلامی باشترە ئەوەی لێکەینەوە بڵێن کە ساحەبی سیاسی بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامامان پێشکەشکردن ئێوە شەمولیاکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ